ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویست لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتێوەڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەمە سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. گیان لە دەستدانی هاوڵاتیەکی خەڵکی شاری بانە بە تەقەی هێزەکانی ڕژیم. دەست بەسەرکرانی ئێرشاد ئەحمەدی لە شاری ڕەوانسەر. مانگرتنی کەژاڵ ڕەحمانی لە خواردن. ناڕەزایەتی کرێکارانی پاڵاوگەی گازی ئیلام. راپۆرتێک سەبارەت بە هێرشەکانی ئەمریکا بۆ سەرپێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. گیان لە دەستدانی هاوڵاتیەکی خەڵکی شاری بانە بە تەقەی هێزەکانی ڕژیم. بەیانی پێنجشەمە 21 جۆزەردانی 1405 تاوی هاوڵاتیەکی کورد بە ناوی متەلیب خەیبەری خەڵکی شاری بانە لە ئەنجامی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە سنووریە و شارە گیانی لەدەستدا. بە وتەی سەرچاوەیەکی ئاگادار کاتژمێر 4 بەیانی هێزەکانی ڕژێم لە ناوچەی سنووری چۆمانی بانە بەبێ هۆشداری پێشوەختە و هاوڵاتیان بە تەقەی ڕاستەوخۆ بە ئامانج گرتووە. سەرچاوەکە ئاماژەی بەوە کردووە کە تاکاتی ڕووداوەکە متەلیب خەیبەری هیچ کاڵایەکی قاچاقی پێ نەبووە و پاشان برینداریان کردو. ناوبراو بۆ نەخۆشخانەی بانە گواستراوەتەوە و بەڵام بەهۆی سەختی برینەکەی گیانی لەدەستداوە. شایانی واسە کە تاکاتی ئامادەکردنی ئەم هەواڵەش تەرمەکەی هێشتا ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە. دەست بەسەرکرانی ئێرشاد ئەحمەدی لە شاری ڕەوانسەر. ڕۆژی پێنجشەمە 21 جۆزەردانی 1405 تاوی هاوڵاتیەکی کورد بە ناوی ئێرشاد ئەحمەدی خەڵکی شاری ڕەوانسەر لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. بە پێی دوایین زانیاریەکان ناوبراو بە هێرشی هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژێم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شانی باسا کەسەر ڕای پشکنینی ماڵەکەی و دەست بە سەرداگرتنی ژمارێک لە کەلوپەلە تایبەتەکانی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە دۆخی تەندروستی و هەروەها ئۆتۆمەتانی کە خراونەتە پاڵی لەبەردەستدانیە. مانگرتنی کەژاڵ ڕەحمانی لە خواردن. بە پێی راپۆرتی گەیشتوو کەژاڵ ڕەحمانی یەکێک لە ئەندامانی بنەماڵەی دادخوازانی کوردستان کە ڕۆژی 16 جۆزەردانی 1405 تاوی لەگەڵ هاوسەر و براکەی لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتەوە دەست بەسەرکرا بوو. هێشتا لە ژووری تاکەکەسی کانونی چاکسازی و فەروەردەی سنەمانی لە خواردن گرتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کەژاڵ ڕەحمانی پاش دەست بەسەرکرانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بۆ ژووری تاکەکەسی کانونی چاکسازی و فەروەردەی سنە ڕاگوێزرا و لەو ماوەیەشدا مانی لە خواردن گرتووە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو کات لەگەڵ دەست بەسەرکرانی ناوبراو هاوسەرەکەی عیسا فەیزی و براکەی دانیێل ڕەحمانی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شایانی باسا کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژێمەوە وەڵامێکی ڕوون سەبارەت بە شوێنی ڕاگرتن و هەروەها دۆخی تەندروستی دەست بەسەرکراوانی ئەم دۆسیەیە ئاراستەی بنەماڵەکانیان نەکراوە و لە هەمان کاتدا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراون. ناڕزایەتی کرێکارانی پاڵاوگەی گازی ئیلام. ژمارەیەک لە کرێکارانی بێکارکراوی پرۆژەی دروستکردنی فازی دووەمی پاڵاوگەی گازی ئیلام بەردەوامیان بە ناڕزایەتیەکانیان داوە و داوای گەڕانەوە بۆ سەرکارەکانیان دەکەن. ئەو کرێکارانە لە مانگی ڕابردوودا بە بیانووی تەواوبوونی بەشێک لە کارەکانی پرۆژەکە لەسەر کار دەرکراون. ناڕازیان ئاماژەیان بەوە دەکەن کە سەرڕای بەڵێنەکانی بەرپرسان بۆ گەڕانەوەیان بۆ سەرکار تاوەکو ئێستا هیچ هەنگاوێک لەم بارەیەوە هەڵنەگیراوە. بە وتەی کرێکاران ژمارەیەکیان بە هۆی نەبوونی دەرفەتی کاری ناچار و ناچار بوون کە بڵێن کار لە بەشە خزمەت گوزاری و بیناسازیەکاندا بکەن. هەروەها ژمارەیەکی دیکەشیان ڕوبەڕووی کێشەی ئابووری بوونەتەوە. کرێکارانی ناڕازی جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە بۆ زۆربەی کرێکارانی ئەو پرۆژەیە لەلایەن بەرپرسانەوە بیمەی دەرمانی دابین نەکراوە و تەنانەت هەڕەشەیان لێکراوە کە پێویستە کۆتایی بە ناڕزایەتیەکانیان بهێنن. گواستنەوەی لاوێکی بنکراو لە زیندانی ورمێ بۆ ژووری تاکەکەسی. لە ڕۆژانی ڕابردوودا لاوێکی بنکراو لە زیندانی ناوەندی شاری ورمێ بە ئامەبەستی جێبەجێکردنی حکمی سێدارەکەی ڕەوانەی ژووری تاکەکەسی کراوە. بە وتەی سەرچاوێکی ئاگادارە و بنکراوە بەناوی ئارمین پێشتر لە تەمەنی ژێر 18 ساڵیدا بە تۆمەتی کوشتنی بەنقەس دەست بەسەر کراوە و پاشان حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو. ئەمان سەرچاوە ئاماژەی کردووە کە ڕۆژی یەکشەممە 17 جۆزەردانی 1405 هەتاوی ناوبراو پاشبانگشتی بۆ بەشی جێبەجێکردنی حکومەکان بە دەستبەند و پێبەند بۆ ژووری تاکەکەسی گواسترایەوە.
بە وتەی سەرچاوەکە ئەم جۆرە گواستنەوە زۆر جار پێش جێبەجێکردنی حکمی سێدارە ئەنجام دەدرێن. جێگای ئاماژەشە کە تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە هیچ زانیاریکی ورد سەبارەت بە چارەنووسیەوە بەندکراوە بڵاو نەکراوەتەوە. ئازادی کاتی ئاوات سادق نییە بە دانانی بارمتەی قورس. ئاوات سادق نییە هاوڵاتیکی کورد و خەڵکی مەهاباد پاش 83 ڕۆژ دەست بەسەرکردنی بە دانانی بارمتەی 10 ملیاردی بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. ڕۆژی چوارشەممە 20 جۆزەدان 1450 تاوی ئاوات سادق نییە پاش کۆتایی هاتنی قۆناغی لێکۆڵینەوە و بە دانانی بارمتەی قورس لە زندانی مەهابەد ئازاد کرا. سەرچاوێکی ئاگادار ئاماژەی بۆ کردووە کە ناوبراو پاش ماوەیەک لە گرتوخانە ئەمنیەکان و زندانی مەهابەد ڕاگوێزراوە. ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 29 ڕەشەمەی 1404 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و لە درێژەی ماوەی دەست بەسەرکردنیدا ناوبراو لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کرابوو. هۆشداری یەکێتی کرێکارانی بیناسازی کوردستان سەبارەت بە قەیرانی ئابووری. ڕۆژی ڕابردوو سەرۆکی یەکێتی سندیکای کرێکارانی بیناسازی کوردستان هۆشداریدا کە لە گەری جێبەجێکردنی پیلانی نوێی بەرزکردنەوەی ڕێژەی بەشداری بیمەی کرێکارانی بیناسازی زۆربەی کرێکارانیان بەشە پیشەیە لە چوارچێوەی بیمەی تەئمینی ئیجتیماعی دەردەکرێن. میکایل سدیقی سەرۆکی یەکێتی سندیکای کرێکارانی بیناسازی کوردستان ئاماژەی بەوە کردووە کە گەر ئەم پیلانە نوێ جێبەجێ بکرێت نزیکەی 70 تاوەکو 80 لە سەدی کرێکاران ناتوان پارەی بیمەکانیان بەناوەندە پەیوەندیدارەکان بدەن و لە ئەنجامیشدا لە وەرگرتنی خزمەتگوزاری کۆمەڵایەتیەکان بێبەش دەکرێن. ناوبراو هەروەها ئاماژەی بۆ کردووە کە لە مانگەکانی ڕابردوودا بەهۆی نەبوونی دەرفەتی کار و هەروەها کۆتایی هاتنی پرۆژە بیناسازیەکان لە دۆخێکی زۆر خراپیا بوریدا دەژین و توانای پێدانی پارەی بیمەی و هەروەها دابینکردنی پێداویستەکانی ژیانی بنەماڵەکانیان نەماوە. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زندانی دیزڵابادی کرماشان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو بەندکراو لە زندانی دیزڵابادی کرماشان و بەندکراوێکی دیکە لە زندانی ماهشەهر لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە لە سێدارەدران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەیانی سێشەمە 19 جۆزەدان 1450 هەتاوی عەباس زارعی و داریوش قوبادی لە زیندانی دیزڵابادی کرماشان لە سێدارە دراون. عەباس زارعی خەڵکی گوندی سەرین لە ناوچەی فیروزابادی کرماشان بوو و پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەست بەسەر و حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو. هەروەها داریوش قوبادی خەڵکی هەرسین و لە ساڵی 1403 هەتاوی بە هەمان تۆمەت دەست بەسەرکرا بوو. ئەو کات بەیانی دووشەمە 18 جۆزەردان ئیبراهیم مودەتزادە لە زیندانی مەهشەهر با تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارە دراوە. بڕیارنامەی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم دژ بە ڕژیم. بە پێی دوایین هەواڵەکان ئەنجومەنی حوکام لە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بڕیارنامەیەکی نوێیان دژ بە کۆماری ئیسلامی پەسەند کردووە. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان بڕیارنامەکە بە پاڵپشتی ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا و ئەڵمانیا پەسەند کراوە و 21 گەندامی ئەنجومەن دەنگی ئەرەیان پێداوە. لە بەرامبەردا رووسیا، چین و نایجیریا دژی بڕیارنامەکە دەنگیانداوە و دە وڵاتیش دەنگی بێلایەنیان داوە. لە ناوەڕۆکیان بڕیارنامەیەدا داوا لە کۆماری ئیسلامی کراوە ڕێگا بە چاودێرانی ئاژانس بدات بەبێ ئاستەنگ چاودێری دامەزراوە تۆمیەکان بکەن. هەروەها ئاژانس داوای کردووە کە سەبارەت بە بڕی ئۆرانیۆمی پیتێنراو بە تایبەتی زیاتر لە 440 کیلۆگرام ئۆرانیۆمی پیتێنراوی 60% زانیاریەکی وەرتر بدەن. بەردەوامی دەست بە سەرکران و خراپی دۆخی تەندروستی ئەمین ئەحمەدی. ئەمین ئەحمەدی بەندکراوی سیاسی خەڵکی هێزە پاش نزیکەی 11 مانگ لە دەست بە سەرکرانی هێشتا لە زیندانی شەیبانی هەواز چارەنووسی دیار نییە. بە پێی راپۆرتەکان زیاتر لە 330 ڕۆژە کە ئەمین ئەحمەدی بەندکراوە و تاوەکو ئێستا هیچ بڕیارێک سەبارەت بە دۆسیەکەی نەدراوە. ڕەوەندی لێکۆڵینەوەکەشی ڕوون نییە. سەرچاوەیەکی نزیک لە بنەماڵەکەی ئاماژەی بەوە کردووە کە ناوبراو بەهۆی نەخۆشیەکانی پێویستی بە وەرگرتنی دەرمان و چاودێری پزیشکی هەیە، بەڵام لە ماوەی بەندکرانیدا لەم مافە بنەڕەتیە بێبەش کراوە. بە وتەی هەمان سەرچاوە ئەم دۆخە نیگەرانی بنەماڵەکەی سەبارەت بە تەندروستی زۆرتر کردووە. گیان لە دەستدانی سوختبەرێک بە چەقەی هێزەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا سوختبەرێکی تەمەن 15 ساڵ و خەڵکی ناوچەی کەنارەک لە پارێزگای سیستان و بەلوچستان لە ئەنجامی تەقی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بریندار و
پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەداخەوە گیانی لەدەستدا. بە پێی دوایین زانیاریەکان ئەو لاوە بە ناوی عەبدوڵڕەحمان نارویی ڕۆژی چوارشەممە 20 جۆزەردانی 1405 هەتاوی لە کاتی گواستنەوەی سوتەمەنی لە ناوچەی سەر بە کەنارێک بەرتەقەی هێزە چەکدارەکانی ڕژیم کەوتووە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو بە سەختی بریندار بووە و یەک بۆ دواتر بۆ یەکێک لە ناوەندە دەرمانیەکان گواستراوەتەوە، بەڵام بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستداوە. پێدانی مرەخەسی دەرمانی بە تینا دڵجوو. بە پێی راپۆرتەکان تینا دڵجوو بنکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی لاکانی ڕەشت پاژماوەیەک بنکران و بەهۆی کێشەی تەندروستیەوە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی مرەخەسی دەرمانی پێدرا. تینا دڵجوو کە بەهۆی چالاکیە سیاسیەکانی لە زیندانی لاکان ڕاگیراوە ڕۆژی چوارشەممە 20 جۆزەردانی 1405 هەتاوی با بڕیاری دەستگا پەیوەندیدارەکان و بۆ ماوەیەکی سنووردار مرەخەسی دەرمانی وەرگرتووە. ناوراو لە ماوەی بەندکرانیدا تووشی چەندین کێشەی تەندروستی بۆ پێویستی بە پشکنین و چارەسەری پزیشکی خێرا هەیە. بنەماڵەی ئەو بەندکراوە پێشتر چەندین جار خوازیاری گواستنەوەی بۆ ناوەندە دەرمانیەکان و پێدانی مرەخەسیان کردهبوو، بەڵام نەک تەنیا وەڵامیان وەرنەگرتە بوو، بەڵکو گوشارەکان بۆ سەر بنەماڵەکەی ڕۆژ بە ڕۆژ بەرزتر دەبووەوە. سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر دوو بەندکراوی سیاسی لە زیندانی شەیبانی هەواز. لە ڕۆژانی ڕابردوودا دوو بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شەیبانی هەواز لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە حکمی قورسی قەزاییان بەسەردا سەپێنراوە. بە پێی راپۆرتە گەیشتوەکان نەیمان شەهپەری و ئارمانکەی شەمس کە پێشتر لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەرکرابوون لەلایەن دادگای ئینقلابی هەوازەوە بە تۆمەتی پەیوەندیدار بە چالاکیە سیاسی و ئەمنیەکان دۆسییان لەسەر ساس کراوە. بە پێی راپۆرتانە دادگای ڕژیم حکمی 12 ساڵ زیندانی تازیری بەسەر ئیمان شەهپەری و حکمی 10 ساڵ زیندانی تازیری دیکەی بەسەر ئارمانکەی شەمسدا سەپاندووە. هەروەها و دوو بەندکراوە لە ماوەی دەست بەسەرکرانیاندا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە شیرکەتی فولادی پارسی هەفتەپە. ڕۆژی ڕابردوو ژمارەیەک لە کرێکارانی شاغڵ لە شیرکەتی فولادی پارسی هەفتەپە دژ بە پێنەدانی حەقدەسە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕزی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان لەلایەن بەرپرسانی شیرکەتەوە لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتایی ترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیشیان نییە. لە درێژەی ناڕزایەتیەکەدا کرێکاران خوازاری بەرزکردنەوەی ئاسی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەستە دواخراوەکانیان و وە مەزایە دواخراوەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمەنی شوێنی کار و هەروەها کەمکردنەوەی ساعتی کاری بوون. دوایین هەواڵ راپۆرتێک سەبارەت بە هێرشەکانی ئەمریکا بۆ سەرپێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. شەوی ڕابردوو هێزەکانی ئەمریکا هێرشێکی بەرفراوانیان بۆ سەر ژمارەیەک لە پێگە و ناوەندە سەربازیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ناوچە جیاوازەکانی ئێران ئەنجامدا. بە پەیوەندیانی کە بەدەستمان گەیشتووە ژمارەیەک لە بنکە موشکیەکان ناوەندەکانی فەرماندەیی و شوێنە سەربازیەکان سەر بە سپای پازاران لە پارێزگا جیاجیەکان بە ئامانج گیراون. لە هەمان کاتیشدا میدیای سەر بە ڕژێم ڕایگەیاندووە کە سیستەمی بەرگری ئاسمانی لە چەند ناوچەیەک چالاکراوە و هەوڵی ڕوبەڕووبوونەوەی هێرشەکان درراوە. هەروەها راپۆرتی تەقینەوە ئاگرکەوتنەوە لە ناوچەکانی هورمزگان، بوشەهر و هەندێک شوێنی دیکە بڵاوکراوەتەوە. لە بەرامبەردا بەرپرسانی کۆماری ئیسلامی دیعایان کردووە کە هەندێک هێرش وەڵام دراوەتەوە و ژمارەیەک ئامانجی پەیوەندیدار بە هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بەر هێرش کەوتن. بەڵام فەرماندەیی ناوەندی هێزەکانی ئەرتەشی ئەمریکا سندکام ئەم ئیدعای ڕەت کردووەتەوە و ڕایگەیاندووە کە هێرشەکان بەسەر کەوتوی ئەنجامدراون. شایانی باسی شەک کە تاوەکو کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە ئاماری وردی زیانەکان و قوربانیەکان بە شێوەیەکی فەرمی بڵاو نەکراوەتەوە و ئالۆزیە سەربازیەکان لە ناوچەکەی هێشتا بەردەوامن. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ. کات و ساتێکی باش بۆ هەملایەکتان.